زیەوە دیارە خۆشەویستان دووەم تەوەری پرۆگرامی بەیەند باش کوردستان سەبارەت بە گرنگیەکانی سۆنەر هەروەها ئەو ئەنجامانە یاخود ئەو پشکنینە دەتوانێت چ کێشەیەک لە کۆرپەلەدا دەستنیشان بکات لە کاتی دەستنیشانکردنی گرفتەکەدا دەشێت چارەسەرەکان هەروەها ڕێگاکان چی بێکە دەگیرێنەبەر پێویستە ئەم پشکنینە لە لای کێ ئەنجام بدرێت پسپۆڕی تایبەت بەخۆی یاخود لە هەر شوێنێکدا چۆمڵی نۆرینگەیەکە بوو بۆی بتوانین سۆنەر ئەنجام بدەین گونجاوە ئەنجامی بدەین هەروەها لە کێوە بۆ کێش ئەم حاڵەتە یاخود ئەم پشکنینە ئەنجام دەدرێت دکتۆر فەریدون سعید پسپۆری تشک و سۆنەر ڕاستەخۆ لەسەرجەوە لەگەڵ ئێمەدا ئامادەی دکتۆریان بەخێر بێی زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەی سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەران و بیسەران لە کەناڵەکەتان با یەکەم جار گوێبیستی گرنگی ئەم بابەتەوە هەروەها گرنگی سۆنەر بین طبعا پێشتر لە چەند تەوەرەیەکە باسی گرنگی سۆنەرمان کردووە سۆنەر ئێستا یەکێکە لە ئامێرە هەرە پێشکەوتوەکان کە دەتوانێت بەهۆیەوە چەندەها هەزار نەخۆشی دیاری بکرێت و هەزارەها حاڵەتی نەئاسایی پێ دیاری ئەکرێت و طبعا ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنایە بە تایبەتی لە ڕووی کواڵەتیێوانێ هەنگاو بە هەنگاو ئەچێتە پێشەوە کە ئەمە وای کردووە بەڕاستی ئەوەی کە پێشتر ناممکن بوو و پێشتر بە هیچ جۆرێ ئیمکان نەبوو پزیشکی هەستی پێ بکات ئێستا بە ئاسانیەتە بەردەستمان و ئەتوانین ئێمە دەستنیشانی بکەین و دیاری بکەین بەنسبەت ئەو تەوەرەی ئەمڕۆمان باسیەکەین دیاریکردنی مەترسیەکانی کۆرپەلەیە بە سۆنەر دیارە کۆرپەلە لە سکیدایکە جگە لە بینینی سۆنەر هیچ هۆکارێکی تر نییە بتوانێت دەستنیشانی ریسک و مەترسیەکانی ئەو کۆرپەلەیە بکات و ئایا ئەم دوو گیانیە کە بەشێکی گرنگە لە کۆمەلگا و هۆکارێکی سەرێکیەوە هەموو خانمان ڕۆژێک لە ڕۆژان دووگیان دەبن ئەم گرنگیە لە بە سۆنەر دیاری ئەکرێت کە ئایا تا چه حدێک مەترسی هەیە ئەم دووگیانیە یاخود مەترسی نییە زۆر باشە بێگومان دێمە سەر ئەوانە هەمووی بەڵام باتن سەرەتا بزانم ئەم پشکنینە بۆ کێ ئەنجام دەدرێ هەروەها لە کەیە بۆ ئەو خانمە ئەنجام ئەدرێ بەڵێ خۆی طبعا ئێمە سۆنەر دوو جۆرمان هەیە سۆنەری دووگیانی باس ئەەکەم بابەتەکانی تر باز ناکەین سۆنەری دووگیانی دوو جۆرمان هەیە یەکیشیان پێی ئەوترێت بە زمانی ئینگلیزی زمانی پزیشکی پێ وترێت ڕیدس واتە ڕۆتین ئەنتینەیتەڵ دایگنۆستیک ئیمەیجین وز ئەڵتراساوند کورکراوەی ئەوەیە ئەمە سۆنەری ڕۆتینیە کە هەموو ئافرەتێکی دووگیان بەلایەنی کەمەوە لە ماوەی دووگیانەکەیە دوو جار تا سێ جار ئەبێت ئەم پشکنینە ئەنجام بدات و تایدا لە تەندروستی مناڵەکە بکۆڵێتەوە جۆری دووهەمیان کە تایبەتە بە هەندێ ئافرەتی دووگیانەوانێ ئەمە پێوترێت تیفا واتە تارگێتت ئیمەیجین فۆرفیتەڵ ئەنۆمالی ئەمە کورکراوەی ئەوە واتە بەتاکی بە وردی بنوارینە مناڵەکە و لە هەموو وردەکاریەکانی ناتەبیعیشتی نائاسایی بدۆزینەوەنێ ئەمە طبعا هەموو خانمێک پێویستی بەوە نییە ئەم تیفاە بکات چونکە ئەوانەی کە پێویستیانە زیاتر ئەو خانمانن کە تەمەنیان لەسەر و 33 ساڵەوەیە کە احتیمالی حاڵەتی نائاسایی و نابەکامی زیاد ئەکات دووهەمینیان ئەو خانمانەی کە چیرۆکی دووگیانیەکانی پێشووتریان خراپە بۆ نمونە ئافرەتێک سێ جار منداڵی لەبار چووە لەم حاڵەتەیە کە دووگیانێکی تازاکات پێویستە ئەم پشکنینەی بۆ بکرێت و هەروەها ئەو خانمانەی پێشتر مناڵی نابەکامیان هەیە بۆ نمونە مناڵێکی مەغۆلی هەیە ئێمە دووبارە ئەمانە ئەبێ بە وردی تیفایان بۆ بکەین و بە وردی سۆنەرەکەیان بۆ بکۆڵینەوەنێ هەنگاو بە هەنگاو بەسەریانە بڕۆین ئەو نەخۆشانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە یان نەخۆشی سەردووگیانیان هەیە بۆ نمونە شەکرە زۆر خانم هەیە لە کاتی دووگیانیە تووشی شەکرە دەبێت ئەمە تەسیر لە مناڵەکە هەکات بۆیە پێویستە بە وردی پشکنینی بۆ بکرێت هەروەها ئەوانەی کە فشاری خوێنیان هەیە زەختیان هەیە ئەمانە
یا کەم خوێنی ئەمانە تەسیر لە مناڵەکە ئاکات تەنانەت کۆرۆنا ینی ئەم کۆرۆنایی کە ئێستا بۆ بەڵا بۆ هەموو مرۆڤایەتی بۆ مناڵ تەسیرێکی زۆر عەجیب و زۆر مباشیری هەیە لەبەرەوە ئەو خانومانەی کە تووشی کۆرۆنا بن لە کاتی دووگیانیانە پێشتر توش بوو بێتن حتا ئەوانەی کە پێشتر توش بوو بن کە سۆنەری یەکەمیان بۆکەین ئەگەر تۆزێک مەترسیمان هەبێت و ڕسکی هەبێت ئەوە پێویستە لە سۆنەری دووەمە ئەو تیفایان بۆ بکەین و بەوردی پشکنینەکانی بۆ ئەنجام بدەین و هەموو ئۆرگانەکانی مناڵەکە بە تەواوەتی فەحز بکرێت. هەندێکی تر مەسەلەن لە کاتی پشکنینە کە ئەبینین مناڵەکە ئاوی زۆرە خانمەکە هاتووە خۆی کێشەی نییە بەڵام بۆ فەحسی ڕۆتینی هاتووە بەڵام کە ئەبینین ئاوی زۆرە لەو کاتەیە ئێمە قەراریەوە ئەین کە تیفای بۆ بکەین و بە وردی لە ئۆرگانەکانی بینەوە و منداڵی دوانە بە تایبەتی دوانەی لێ یەکچوو ئەوە پێویستە ئێمە زیاتر ئاگامان لێ بێت و ئاگامان لە هەموو وردەکاریەکانی بێت بە شێوەیەکی ورد ئەو فەحسەی بۆ ئەنجام بدەین و ئاگامان لێ بێت کە خوا نەخواستە هیچ مەترسیەک لەسەر منداڵەکە نەبێت و ئەگەر هەش بێت فریایکەوین. لە تەمەنی چەنی کۆرپەلەوە یاخود بڵین لە چەندەم مانگی دووگیانی لە چەندەم ڕۆژی دووگیانی لە چەندەم هەفتەی دووگیانی ئاساییە خانم ئەم پشکنینە ئەنجام بدا یاخود کاتێک ئەنجامێدا ئەتوانێت سوودێکی هەبێ بۆی بەڵێ خۆی یەکەم سۆنەر کە ئەکرێت یەکەم سۆنەر لە سێمانگی یەکەمایە لە وەرزی یەکەمی دووگیانیایە لە وەرزی یەکەمە طبعاً ئێمە بۆ چەند شتێکی گرنگ ئەگەڕین جگە لە ڕۆتینەکە ئەو یەکەم شت ئەوەیە کە منداڵ لە دەروێ ڕەحم ئایا هەیە یانیە کە ئەمە نوختەی ئەساسیە و نوختەی گرنگە بۆ هەموو خانمێکی دووگیان لەگەڵ هەستی بە دووگیانی کرد پێویستە پشکنین بکات بۆی بزانین لە دەروێ چکە ئەگەر لە دەرەوە بێت هەم منداڵەکە ناژی هەم خوتوڕەتی هەیە لەسەر دایکەکە کە ئەمە ضرورە بەپەلە بۆی بکەین. دووەمینیان لە دوانەیە ئەگەر دوانە بوو بە تایبەتی ئەو دوانانەی کە توینن لێ یەکچوون ئەوە ئەبێ ئێمە تەحدیدی بکەین لە سۆنەری یەکەمیانە و ئەمانە پێویستیان بە وەکو پێم وتی تیفا هەیە و ئەبێت بە وردی ئەمە لە وەرزی یەکەمی دووگیانێک بەڵێ لە وەرزی یەکەمە لە وەرزی یەکەمە شتێکی تر هەیە کە ناتەبیعیە و ئێمە ڕەچاوی ئەەکەین لە کاتی سۆنەرکردنە ئەوانن کە تورەکەی خواردنەکەیان گەورەیە منداڵ لە ناو ڕەحما لە سەرەتای دووگیانیە لە دووگیانیە هەم منداڵەکەمانەیە هەم تورەکەی خواردنەکە کە پێڵەن یۆڵکساک ئەم یۆڵکساکە هەر کاتێک حەجمی لە ئاستی خۆی گەورەتر بوو حەجمەکەی گەورەتر بوو لە ئاستی خۆی دەلیلە لەسەرەوەی ئەم مناڵە نائاساییە ئەم مناڵە کێشەیەکی هەیە بۆیە ئەبێت خێرا مراقبەی بکەین و تیفای بۆ ئەنجام بدەین. خاڵێکی تر کە هەر لە سێمانگی یەکەمە ئێمە ڕەچاوی ئەەکەین و پێویستی بەوەیە کە بە وردی پشکنینی بۆ بکرێ و خانمانە بریتە لە ئەستوری پشتی ملی مناڵەکە کە پێڵێن نوخەڵ ترانسلوسنسی ئەمە یەکێکە لە نیشانەکان و ئیعازەکان یا ڕێنمایی دەرەکان بۆ نەخۆشی مەغۆلی و چەند نەخۆشیەکی تری کرۆمۆسۆمی کە پێمان ئەڵێت ئەگەر ئەستور بوو لە حەدی خۆی زیاتر بوو طبعاً بەنسبەتە پێمان ئەڵێت ئەم مناڵە احتیمال و تێبینیمان لەسەری هەیە و ئەبێت چاودێری بکرێت و ڕایۆش طبعاً بە دایک و باوکەکە ئەکرێت کە ئەم منداڵە لە سێمانگی یەکەمیایەتی و مەترسی ئەو نەخۆشی هەیە دواتر قەراری دایک و باوکەکە چیە بێتەوە خۆیان دەیزانن ئەمە لە سێمانگی یەکەمە پێش ئەوەی بێمە سەر مانگەکانی تر یاخود وەرزەکانی تری دووگیانی دکتۆر ئەگەر باسی ئەوە بکەم داونەکان ینی سۆنەر چۆن ڕۆڵە بینێ لە دەست نیشانکردنیاندا داون طبعاً ئێمە لە 11 هەفتەیەوە ئێمە ئەتوانین دەستنیشانی بکەین تەخمینی بکەین و هەتاوەکو گەورەتر بێت زیاتر طبعاً دەرەکەوێت وەکو پێم وتیت ئەستوری پشتی ملی منداڵ بەڵگەیەکی بەقووەتە لەسەر داون باشە مەغۆلی و کە کاتێکیش تۆزێ گەورەتر ئەبێت وەچی ئەگۆڕێت کە لەسەری و قاچی
ئێسقانەکانی قاچی یا دەستی کورتتر ئەبن باشە وە کۆمەڵێک نیشانەی تری هەیە ئەمانە هەر هەمووی بەیەکەوانێ لە 100% پێمان ئەڵێت کە ئەمە منداڵە مەغۆلە و داونی هەیە. وتت لە سێم مانگ یاخود لە کۆتایی یەکەم وەرزی دووگیان بوونەکەەوە خانمان پێویستە ئەم پشکنینە ئەنجام بدەن. ئەگەر پێش ئەوە ئەنجامی بدەن بۆ منە لە مانگی یەکەمدا لە دووەم مانگدا ئەگەر پشکنینی سۆنەر ئەنجام بدەن زیانی بۆ خۆیان و کۆرپەکەیان دەبێت یاخود هیچ سوودێکی بۆیان نابێت بۆیە باشتر ئەنجامی نەدەن. سۆنەر هیچ زەرەرێکی نییە نهائیەن و گرنگترین شت ئەوەیە بە تایبەتی بۆ منداڵی خارج ڕەحم منداڵی خارج ڕەحم گرنگترین شت ئەوەیە کە لەگەڵ زانی دووگیانە سەردانی سۆنەر بکات و سۆنەرەکەی ئەنجام بە چکە ئەوە ئیجباریە سۆنەری یەکەم ئیجباریە کە بەداخەوە هەندێکە هەیە ئەڵێ جارێ بچووکە و نایزانم بەڵام خوتوڕەتی هەیە مادام خوتوڕەتە بێ بۆ نمونە لە ماوەیە من حاڵەتێکم هاتە بەردەم دایکەکە دوانەیەکی هەبوو یەکێکیان لە ناو ڕەحما بوو یەکێکیشیان لە دەروێ ڕەحمی بوو بەهۆی ئەوەی دەرەوەی ڕەحم ئەوەی ناو ڕەحمیشی لە بارچوو کابێ بە زوویی ئیجهازی بکەیت و لە باری بەری درەنگ پشکنینی کردو و طبعاً کاتێک کە ئێمە پێمان زانی یەکسەر ڕێنمایی یەکەین و طبعاً لە بارچوونی مناڵەکە و نەمانی مناڵەکە زۆر باشترە لە خوا نەخواستە خۆتوڕە دروستبوون و ترسی سەردایکەکە. دکتۆر ئەو بابەتە توروژان ئەگەر بۆ نمونە لە کاتێکی گونجاوە ئەو خانمە سۆنەری ئەنجام بایە ئەیتوانی ئەو کۆرپەی لە نێو ڕەحمیدا دروست بووە ڕزگار بکات ئەگەر زۆر زوو هەستی پێ بکرێت ئەگەر زۆر زوو هەستی پێ بکرێت بەڵێ کاتە تەنها ئەو کۆرپەی کە لە دەروی ڕەحم بوو ئەتوانرا لە ناو ببرێ لە ناو ببرێ بەڵێ باشە کاتە گرنگیدان بەو کاتێکە سۆنەر دەکرێت لە چ کاتێکدا ضرورە دایک ئەنجامی بدا لە بارودۆخە جیاوازەکان کە تۆ باسی کرد بۆ منت کە تۆڵی سێمانگی یەکەم ئەگەر خانمێک بۆ منە مناڵەکانی پێشوو گرفتی لەو جۆرەیان هەبوو بێت لە دەروی ڕەحم دروست بوو بێت کۆرپەکەی ئەم بابەتانە ینی کاتی ئەنجامدانی سۆنەرەکە ناگۆڕێت هەروەها جلسەیەکی سۆنار پشکنینێکی سۆنەر لە نێوان بۆ ینی بۆ پشکنینێکی تر چەنێ لە نێوانیاندا هەبێ باشە سێمانگی یەکەم وەکو پێم وتیت ئەو کاتەیە کە خانم هەستە کات حملی هەیە کەبێ بە زووترین کات سۆنەرێک بکات ئەمە نقطەی یەکەمە لە نقطەی دووهەمە دوای سۆنەری یەکەم دوای دوو مانگی تر سۆنەری دووهەمە کاتەوانێ دوای دوو مانگی تر سۆنەری دووەمە کاتەوە و لە 18 بۆ 22 هەفتەیی سۆنەری ئەگەر پێویستی پێی بوو سۆنەری تیفای بۆ ئەەکەین سۆنەری تیفا وای لێ ئەەکە کە هەرچی نوقسانی و خەلەل و کێشەیەکە بێت لە مناڵەیە لە 100% دەستنیشانی بکەیت و دڵنیایی بی بە دایکەکە طبعاً سۆنەری 18 هەفتە بۆ 22 هەفتە گرنگە بۆ چکە تۆ سەیری مێشکی منداڵەکە ئەەکەیت سەیری سەر و دەموچاویەکەیت هەر نوقسانێکی تیابێت دەستنیشانەکەیت سەیری بڕبڕەکانی پشتیەکەیت سەیری کۆئەندامی هەرسیەکەیت لە گەدەیە لە سوورێنچکیات ئەمە هەمووی بە تیفا بە وردی پشکنینەکەی بۆەکەی لە کاتی جیهازی میزکردن میز و میزەڕۆ باشە پەیکەر کۆئەندامی پەیکەر ئێسقانەکانی ئەمانە هەر هەمووی تۆ پێویستە بێ پشکنی و لەگەڵ ئەوەیە دۆپلەری بۆەکەی باسێکی دۆپلەریشمان بۆ بابزانین دۆپلەر بۆ دەستنیشانکردنی ڕێژەی وەرگرتنی خوێنە لەلایەن مناڵەکەەوە چەندێک خوێن لە دایکەکەەوە وەرەگرێت طبعاً ئەوە زۆر گرنگە دۆپلەر کە دەستنیشانەکەی سێ شتمان پێ ئەڵێت یەکەم ئایا خوێن لە دایکەکەەوە چێ بۆ مناڵەکە بە مەزبوطی نەک بە نوقسانی ئەمە یەک دووهەم ئایا خوێنی مناڵەکە ئەگەڕێتەوە بۆ دایکەکە بە ئاسایی سێهەمینیان ئایا خوێن بۆ مێشکی مناڵەکە بە مەزبوطی ئەچێ چکە هەموو چالاکیەکانی تری لەشی ئەو مناڵە پەیوەستە بە مێشکێوانێ ئەم سێ خاڵە زۆر گرنگە لە بەس بە دۆپلەر دیاریەکرێت ڕێژەی خوێنی ئەو نیسبەتی خوێن کە ئەچێ بۆ مناڵەکە و لە مناڵەکە ئەگەڕێتەوە و چەندێک دەچێت بۆ مێشک ئەم خاڵانە هەر هەمووی لە 18 بۆ 22 هەفتەیی ئێمە دەستنیشانەکەین و قەراری کۆتایی لەسەر ئەین ئەو کاتە ئەگەر حەملەکە ئاسایی بوو
تەنانەت ئەتوانێت سۆنەر نەکاتەوە حتا آخر هەفتە ئەیکاتەوە بۆی بزانێت مناڵەکە بڵین سوار نییە دانەنیشتووە چکە ئەگەر سوار بێ پێویستی بەوەیە بە عملیات منداڵەکەی ببێت و ئیلا مەگەر بەڕۆتین سۆنەری تر بکاتەوە. زۆر باشە. دکتۆر ئەگەر باسی ئەوە بکەم تۆ باسی چەند گرفتێکی کرد بۆ منە باسی حاڵەتەکانی داو نەکرد کە لە ڕێگەی سۆنەرەوە دەستنیشانەکرێت با بزانم ئەو کێشانە چیەکە لە تەندروستی کۆرپەدابوونی هەیە و سۆنەر بە جۆرە جیاوازەکانیەوە ئەتوانێت دەستنیشانی بکات بۆ منە کێشەی خوڵقی کێشەی دڵ ئەمانە. بەڵێ طبعاً کێشەکان زۆرن هەموو سیستەمەکان بۆ نمونە لە دڵە زیاتر لە سی نەخۆشیمان هەیە کە لە ڕێگەی سۆنەرەوە دەستنیشانەکرێت لە گورچیلەیە لە میزەڵانە لە گەدە و سوورێنچک و ڕیخۆڵەکانە لە پەیکەری ئێسکا لە پەیکەری ئێسکا نەخۆشیەکانی گورچیلە مێشک کە ئەوە گرنگترین بەشە لە سۆنەرەکە بێت تهدیدی بکەین و دەستنیشانی بکەین مێشکی پێشەوە مێشکی دواوە بڕبڕەکانی پشت ئەمانە هەر هەمووی بە سۆنەر دەستنیشانەکرێت و ئەتوانین ئێمە قەراری لەسەر بین بڕیار بدەین لەسەر ئەو دوو گیانیە چی بکەین و چی نەکەین. زۆر باشە. دکتۆر سەوت یاخود گوێبیستی بوون لە لێدانی دڵی منداڵەکەت لەکەیەوە دەتوانیت ئەنجامی بدەیت هەروەها ئەم جۆرە هیچ گۆڕانکاریەک دروستەکە لەوەی کە ئێوە بتوانن گرفتێک لە دڵی منداڵەکەدا لە تەندروستی منداڵەکەدا دەستنیشان بکەن؟ بەڵێ بەنسبەت لێدانی دڵی منداڵەوە ئەوە خانمان زۆر حەزی لێ ئەەکەن ئەوە هەر لە 5 هەفتە و نیوەوە یا با بڵین 6 هەفتە بە دەقیقتر ئەتوانیت لێدانی دڵی ببیستیت و لێدانەکە طبعاً گرنگە بۆ لایەنی پزیشکی و لایەنی پزیشکەکەی زۆر گرنگە چکە کۆمەڵک نەخۆشیمان پێڵێت بەهۆی لێدانی دڵیەوانێ بۆ نمونە ئەم دڵە لە دقەیەکە چەند جار لێیە و بەڕێکی لێ ئەدات یا بەڕێکی لێ نادات حاڵەتی نەئاسایی تایە یان نا تەنانەت دەستنیشانکردنی کۆمەڵێ نەخۆشی دایکیش لە ڕێگەی لێدانی دڵی مناڵەوە ئێمە توانین دەستنیشانیکەین. نەخۆشی دایک لە ڕێگەی لێدانی بەڵێ وەکو کەم خوێنی بۆ نمونە کە کاتێک دایکەکە کەم خوێنە بێت تاسیر لەسەر دڵی مناڵەکە ئاکات و ئێمە ڕێنمایی دایکەکەکەین ئەڵێن تۆ بچۆ فەحسێکی خوێن بکە بۆی دڵنیابی تۆ لە ڕێژەی خوێنەکەت کە دێتەوە فیعلان کەم خوێنە و پێویستی بۆیە عیلاج وەرگێت بۆ کەم خوێنەکەی. زۆر باشە. ئەگەر باسی ئەوە بکەین بۆ نمونە کاتێ ئێوە گرفتێک لە تەندروستی منداڵەکەدا بێجە ینی هەر گرفتێک بکە هەم زیان بە تەندروستی دایکەکە و هەم بە تەندروستی مناڵەکەش بگەێنێت لێرەدا بڕیاردان لەسەر کێیە چۆن بڕیار دەدەن لە چه حاڵەتێکدا ئەگەنە ئەوەی کە هیچ چارەسەرێک نامێنێتەوە جگە لە لەباردبردننی منداڵەکە بێگومان بە ڕەزامەندی دایک. طبعاً ئەم نقطەیە زۆر مهمە بابەتی بڕیار لە کاری پزیشکیە زۆر قورسە وەکو هیچ بڕیارێکی تر نیە ینی ئەتوانی تو هەموو کارێک بکەیت و ئەگەر غەڵەت بێت یان نەی پێکیت مشکلە نییە بەڵام لە پزیشکیە ئەوە نییە تۆ بە ئیختیاری خۆ بڵێ کاکە باوا بکەم و وانەکەم ئەم بڕیارە بۆیە زۆر گرنگە و من حەزەکەم ببێت بە بەشێک لە ڕێنمایی تەندروستی بۆ دایکان و باوکان. طبعاً بابەتی بڕیار لەسەر منداڵی نابەکام یا منداڵی ناتەبیعی لە چەند حاڵەتێکایە یەکەمیان پێویستە دەست بەجێ لەبار ببرێ بەبێ سێودوو لێکردن تەنانەت پرس بە دایک و باوکەکەش ناکرێ و پرس بە هیچ کەسێک ناکرێ ئەمە ئیمەرجنسیە وەکو ئەو حاڵەتی منداڵێک لە دەرەوەی ڕەحم دروست بوو بێ ئەم منداڵە مادام لە دەرەوەی ڕەحم دروست بووە قابلیەتی ژیانی نییە و خطوڕەتی بۆ دایکەکەش هەیە و احتیمالە دایکەکە بکوژێ بێجگە لەوەی مناڵەکە هیچ ئیمکانێتی نییە ئینەکە لەبەر ئەوە ئەمە ئیمەرجنسیە و حاڵەتێکی تەواریە و پێویست ناکات هیچ ڕاوێژێک بە کەس بکرێت جگە لەو حاڵەتە ئیمەرجنسیانە ئێمە عادەتەن ڕاوێژ بە دایک و باوکەکەین بۆ دایک و باوکەکەی ڕوونەکەینەوەنێ ئەڵین ئەم منداڵە ئەم نەخۆشیەی هەیە بۆ نمونە نەخۆشی مەغۆلی هەیە بۆ نمونە گورچیلەی گیراوە باشە بۆری گورچیلەی تەسکە
بۆ نمونە ئەم مناڵە پاشەڕۆی خۆی ئەخواتەوانێ ئەم حاڵەتانە بۆ دایک و باوکەکە ڕوونەکەینەوانێ وە خوتوڕەتی حاڵەتەکەی پێڵین دواتر قەرار ئەین بە دایک و باوکەکە ئایا ئەتەوێت لە ناوی بەری یان لە ناوی نەبی چکە ئێستا طبعا ئەمە خەلفیەتی دایک و باوکەکە و خەلفیەتی پەروەردەی کۆمەلگاکە قەرار لەسەر ئەو شتانە ئايات بۆ نمونە مناڵێک سەری نییە کەلەی سەری نییە ئەم نیەتی قابلیەتی ژیانی نییە بەڵام تا لەسکی دایکیابێ ئەژی ئێمە ڕێنماییەکە ڕاوێژ بە دایک و باوکەکەکەین ئەگەر ئەتەوێت لەباری بەری ئەوە لە ڕووی پزیشکیەوانێ ئەمە نەتیجەکەیەتی ئەگەر ناشتەوێت هەیە ئەڵێم منەمەوێت نۆمانگەکە تەواو بکەم دوایی کە لە دایک بوو با بمرێ ئەوەش ئیترەوە قەرارەکەوێتە سەر خۆیان جۆرێکی تر لە بڕیار ئەوەیە کە هەندی حاڵەتی نەئاسایی هەیە بەڵام خوتوڕەتی بۆ مناڵەکە نیە و مناڵەکە قابلیەتی ژیانی هەیە ئێمە چاودێریەکەین متابعەکەین بۆ نمونە کیسێک لە ناو سەریایەتی ئەم کیسە ئێمە مڕاقبەیەکەین پێویست ناکات مناڵەکە بڵین کاکە لە باری بەرە یا حاڵەتی یا ئینێک هەندێ جۆری تر هەیە مەسەلەن پێویستە دووگیانیەکە ڕاوەستێن لە هەر ئاستێکا بۆ نمونە حەوت مانگە یا هەژ مانگە مناڵەکە قابلیەتی ژیانی هەیە بەڵام خوتوڕەتی لەسرە مەسەلەن خوێنی کەم بۆ ئەچێت یا خوێن ناگێڕێتەوانێ لەم کاتانەیە یەکسەر ئێمە ئیعازین بە دکتۆری ژنان کە ئەم منداڵە لە خوتوڕەتایە و خێرا دەری بێنە دەرەوە ئەو کاتە کە تۆ دەرێهێنە کە دەرێ کرد احتیمالی ژیانی لە ساسە ئەگەر دەری نەکەی مردنی لە ساسە زۆر باشە دکتۆر فەریدون سعید پسپۆڕی تشکسۆنەر سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادە بوویت یان سپاس بۆ تەواوی زانیارەکانت سپاس بۆ جەنابێت زۆر سپاس بۆ گوێگران